ئەمانە تیمەکانی بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامین لە سنووری مەڵبەندی سۆرانی کۆمەڵ شەو و ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ ئەوەی لیستی 104 کۆمەڵ بگەیەنە لووتکەی سەرکەوتن. تیمەکانی بانگەشەی لیستی 104 لە دەڤەری باڵەکایەتی بە گڕوتینەوە بانگەشە بۆ لیستی هەڵوێست و مەردایەتی دەکەن و هەردوو ناحیەی وەرتێ و قەسرەیان پرتەقاڵی کرد. ئەوڕۆژ وەکو تیمی هەڵواسینی پۆستەرات و فلێکسی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی سەردانی ناحیە قەسرێمان کرد و لە نزیکەوە لەگەڵ دوکاندارەکان جەودەیەکی بازارمان کرد دوکان بە دوکان و بەردەوامین شەوانە و ڕۆژانە تیمەکانمان لەسەرجەم شار و شارۆچکەکان بۆ هەڵواسینی لیستی 104 هەڵوێست و مەردایەتی. ئێمە وەکو لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوڕۆ لە سنووری ناحیە وەرتین سەر بە قەزای ڕەواندز بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامیمان دەست پێ کردیەوە بە گەرموگوڕیەوە بە دڵخۆشیەوە. هەڵبەتە بۆیە ئاوا دڵخۆش و گەرمین لەسەر بانگەشەی کۆمەڵی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان چونکە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو دڵخۆش و دڵگەرمین بە نوێنەرانمان هەم لە پەرلەمانی کوردستان و هەم لە پەرلەمانی عێراقیش و هەمیش دڵخۆش و دڵخۆشین بەوەی کە لەگەڵ مەجموعە کەسێکداین یان کۆمەڵ کەسانێک پێشەوایەتیمان دەکا بەڕاستی ناو کۆمەڵی ئیسلامی کوردستان هەم لە ئەمیرە مەردەکەمانەوە بگرە هەتا یەکەیەکەی برایانی ئەنجومەنی سیاسی و برایانی سەرکردایەتیمان کە خەڵکو و جەماوەری کوردستان بەڕاستی پێیان سەربەرزە پێیان دڵخۆشە جێی ئومێدیگەری کوردستانن ئەوانە. لە ڕابردا سەلمێنەری ئەوە بووە کە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پشت میلەت بووە و هەمیشە لە بەرەی گەل بووە و هەمیشە داکۆچی لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان کردووە. تیمەکانی لیستی 104 لە دەڤەری برادۆز بەردەوامن لە بانگەشە بۆ لیستەکەیان و هاوڵاتیانیش دڵیان بەم لیستەوە خۆشە. تیمەکانی بانگەشەی لیستی کۆمەڵ داوا لە هاوڵاتیانی برادۆز دەکەن دەنگ و متمانەی خۆیان بە لیستی 104 بدەن بۆ ئەوەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کۆچی لە مافەکانی ئەوان بکەن و هەوڵی جدی بدەن بۆ ئەوەی چیتر بەهۆی تۆباران و بۆردومانەوە هاوڵاتیان ئاوارە و دەربەدەر نەبن. ئەمڕۆ وەکو تیمەکانی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە کەشێکی خۆشی باراناوی بە گوڕتینێکی زۆرەوە هاتوین بۆ ناوچەی ناحیەی سیدەکان و دەڤەری برادۆز داوا لە جەماوەری خۆشەویستی سیدەکان ئەەکەین کە دەنگمان پێ بدەن ئەم لەستە سەربێخن بۆ ئەوەی بتوانین داکۆچی کاریان بین و پیشگیریان لێ بکەین بەڕاستی لەو هەموو زوڵم مستەمەی کە لە ناوچەی سیدەکان ئەکرێ ئیدی کە جەنابتان ئەبینن لە ماوەی ڕابردوودا چەندین جار هێرشی تۆپ و فڕۆکەی تورکیا بۆ سەر ئەم ناوچەیە کراوە بە بەردەوامی خەسب ئەکرێ و چ جای ئەوەی کە بەزاندنی خاچی هەرێمی کوردستان بە چەند کیلۆمەترێک کاتونە ناوی بۆ ئەوەی ئێمە بتوانین داکۆچی کاری سەرسەخت بین لە پەرلەمانی عێراق بە نوێنەرەکانمان داکۆچی لەم مافێم خەڵکە بکەن. بانگەشەکارانی لیستی 104 پێیان وایە سەرخستنی لیستی 104 کۆمەڵ و کاندیدەکانیان هەرکێکی ئاینی و نیشتیمانیە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەن دەنگ و متمانەی خۆیان پێ بدەن بۆ ئەوەی ببنە داکۆچی کارێکی سەرسەخت لە بەدەستهێنانی ئەرک و مافەکانیان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.